وەک وەفایەک بەرامبەر ئەو شەهیدانەی کە لە نۆی ئازاری ساڵی 1991 ژیانی خۆیان بەخشی بۆ ئازادی گەل و وڵاتەکەیان لە ئاڕێوڕەسمێکی شایستە چەکەگوڵی کەسوکاری شەهیدان و یەکێتی نیشتیمانی کوردستان و بەرپرسانی حکومی لە مۆنومنتی شەهیدانی ڕاپەڕینی کۆیا دانرا. سەی ڕێژنوازیش بۆ سەرجەم شەهیدانی کوردستان بە تایبەتی شەهیدانی ڕاپەڕین و ناویشاندا شەهیدانی ڕاپەڕینی کۆیەدا دەنوێنین. گومان لەوەدانی ئەو ڕۆژە ڕۆژی شکۆدارە لەبەرەوە لە زوڵم و ستەم و زۆرداری ڕژەمی بەعز تەنەجاتمان بۆ ئەو کاتە کە ڕژەمی بەعز بۆ پەڕی جەبەروتی خۆیەوە هەوڵی دەدا میلەتی کورد لەناو باتن بە ئاگر و ئاسن بیتاوێنێتەوە. بۆ یادکردنەوەی 29 ساڵەی یادی ڕاپەڕینە مەزنەکەی ساڵی 1991 کە پێمان ناخۆش ببە شێوە یادەکە بکەینەوە کە بە قەرەباڵغی نەبێت، بەڵام لەبەرە و ڤایرۆسی کە بڵاو بۆتەوە ئەو ماوەیە هەموو جیهانی تەنیوە ڤایرۆسی کۆڕۆنا توانیمان بە ڕێژێکی کەم بین ئەو یادە بکەینەوە. پێویستە هەموو لایەنە سیاسیەکان هەموو حزبە کوردستانیەکان بە یەک دەست پشتیوان یەکدی بن بۆ ئەوەی خوێنی ئەو هەموو هەزاران شەهیدێک کە لە پێنا ئەو نیشتیمانە بەخت کراوە بە فیڕۆنەچی. هەر لە یادی ڕاپەڕینی شارەکەیان کۆمەڵەی زیندانیانی سیاسی مۆنومنت و باخچەی زیندانی سیاسیان لە قشڵەی کۆیا کردەوە. ئەو مۆنومنتی کە ئێستا لەبەردەستمدایە بەداخەوە ئەو باردۆخی ئێستا کە بەهۆی نەخۆشی کۆرۆناوە دەرفەتی زیاتر پێداین بۆەوەی کە بتوانین بە شێوەیەکی فەرمی پەردەی لەسەر لابدەین. بەڵام ئێمە پێویست مەزانین لە ڕۆژی ڕاپەڕینی کۆیە هەندێک وتەی خۆمان هەبی لەگەر بنەماڵە یەکێک لە شەهیدەکانی زیندان کە لەژێر ئازار و ئەشکەنجە شەهید بوو. ئەوڕۆ ڕاپەڕینی شاری کۆیە زۆر پێخۆشحال بووم کە شەهیدەکانتان بەسەر کردەوە. شەهیدیمان شەهید هەڵۆیە هەڵۆ عەبدولباقی لەسەر ڕێبازی یەکێتیە هەربژی یەکێتی هەربژی پایداری شاری کۆیە. ئەرێ وەڵڵا هەموو دەمێکی لەگەر ئەو کوڕێ من هەر شەڕم دەکردم گۆ دەست و ڕسمی دیواری دەدا و لێی دەدا و ئەوی دەکرد و ئەوی دەکرد و دەگۆ ئەوشۆ پێ یەکێتی دێن و هەڵ پیشمەرگە دێت تەقەی دەکاوەی دەکوڕە دەمگە دانیشە دەگۆ دا هیچ نییە ئەم سەرەکم لە پێناو کوردان داناتەوە چ بە من دەرەی ئەمن نەمدەزانی ئەوها زەرگ سۆزی کوردستانە. قەزای کۆیا هەمیشە سەرمەشقی گیانفیدایی و قوربانیدان بووە لە شۆڕشەکانی گەلی کورد. لە ڕاپەڕینیش ڕۆڵێکی کاریگەریان جێڕا بۆ ئازادی و سەرفرازی. لە قەزای کۆیەوە کاروان نازم، گەلی کوردستان.